ئەمە نامۆنیە لە کەرکووک کە بە جۆرەها شێوە هەوڵ دەدرێت کە تعریب بکرێت هەر لە ناوچەکانی سەرگەڕان و پەڵکانە و داقوق و هەتا ئێستا هاتۆتە ناو جەرگەی شارەوە کە گێچەڵەکانی سوپای عێراق دژی هاوڵاتیانی کورد لە کەرکووک ئەنجامەدرێت. وەک ئاگادارن و هاوکاریشمان ئاماژەی خستە سەر دەمانێت گفتوگۆی زیاتر لەبارەی ئەم بابەتەوە بکەین. بۆ ئەم مەبەستە میوانداری تەها تەیفور چاودێری سیاسیمان کردووە لەگەڵمان لە ژووری هەواڵ لەگەڵمانە و وەڵامدەری پرسیارەکانمانە بێت. بەخێر هاتی کاک تەها. سپاس بۆ جەنابەت. پێش هەموو شتێک با بزانین خوێندنەوەتان بۆ ئەمە چییە ئەم بارودۆخەی کە لە گەڕەکی نەورۆز ڕووداد؟ ئەمە ئەتوانین بڵین گێچەڵێکی ئاساییە یان جۆرێکی دیکەی تعریبکردنە لە ناو جەرگەی کەرکووک بۆ خەڵکی شاری کەرکووک کە کوردن بە تایبەتیەوە هاوڵاتیانە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، بەحەقەت ئەوەی کە لە کەرکووکە ڕوویداوە نامۆ نییە، چونکە نەجاری یەکەم و نەجاری کۆتاییشە بێ. بۆیە هەزرێکی لە ناو دەوڵەتی ئێستای عێراقا و لە ناو دەوڵەتی ڕابردووی عێراقا لە کۆی هەموو حکمڕانێتەکان لە عێراقا شۆڤێنێتێک بەرامبەر نەتەوەی کورد هەر هەیە. ئەو شۆڤێنێتە ئێستاش بەردەوامە هەر جارە لەژێر ناونیشانێک. ئەمیش بۆ واگەڕێتەوە بەدیدی من و بە خوێندنەوەی من ئەمە یعنی یەکێکە لەو حاڵەتە خراپانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر تووشی ملەتی کورد بوو. یعنی ئەمە کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر کە لە کەرکووکە ئێستا ڕوبەڕوومان دەبێتەوە، ڕوبەڕووی گوندەکانمان دەبێتەوە، ڕوبەڕووی دانیشتوانمان دەبێتەوە. ئەمانە مەسەجە دەبێت کورد کادەی سیاسی کورد خوێندنەوەی بۆ ئەم واقعە هەبێت. یعنی ئێمە ئەندام پەرلەمانیشمان لە بەغدای هەبێ ناتوانن پێشگیری بکەن لەوەی کە بەڕێوەیە، چونکە ئەمە بەبێ پلان نییە، ئەمە بەرنامە بۆ داڕێژراوە و ڕەنگە هەندێک لە وڵاتانی ئیقلیمیش پاڵپشتی ئەم پلانە بکەن لە شاری کەرکووکە. دوو کەواتە مەبەستان ئەوەیە تەنیا ئەمە دەستی ناوخۆیی نییە، دەستی دەرەکیشی لە پشت بۆ ئاڵۆزکردنی بارودۆخی کەرکووک بۆ چ مەبەستێک؟ بڵێ بتەکیید لەبیرمان نەچێ، ینی ئەمڕۆ کورد ڕاستە لە ناو چوارچێوەی دەوڵەتی فیدرالە ئێمە هەرێمی کوردستان بەر لە دروستبوونی دەوڵەتی نوێی عێراق ئێمە هەرێمێک بووین سربەخۆی خۆمان هەبوو و ئابووری خۆمان هەبوو و لەشکری خۆمان هەبوو. بەڵام لە کاتێکە هەڵی ئێمە لەوە دابوو دەبواە کە کاتێک لە پرۆسەی ئازادی عێراقا ڕۆشتینەوە لە ڕۆژی یەکەم و دووەم بچونایەتە حدودی خۆمان دیاری بکرایە و زۆر بەڕاشکاوانە بەو کاتەی تەحالوفمان بووتایە ئێمەی کورد لەگەڵ ئەمانەیە ناتوانین هەڵ بکەین. فعلەن ئێمەی کورد ناتوانین هەڵ بکەین. ئێمە باوەڕمان بە دیموکراسیەت هەیە، بەڵام ئەوان باوەڕێن بە دیموکراسیەت نییە. باش بەڕێستەها وەک دەزانین لە میدیاکان ڕۆژانە باس لەو بابەتە ئەکرێت کە چەند ڕۆژێکە ئەم سوپای هەڵیان کوتاوەتە سەر خەڵکی گەڕەکی نەورۆز. لە هەمان کاتیشدا بەرپرسانی کورد بێدەنگ نەبوون. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد شیع سوودانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق قسەی کردو کە هێزەکە دەکشێنەوە. بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا هاوکارمان ئاماژەی بۆ کرد وەکو سەربازگەیەک وایە. ئەمە دواتای چی ئەگەنێت؟ لەولاوە بەڵێن لەدەن کە ناهڵن دۆخەکە بەم شێوە بێت، لە لایەکی دیکەوە هیچ کردارێک جێبەجێ ناکرێت. ئەمە لە شانۆوە چێت ئەم واقعە، ینی دابەشکردنی ڕۆڵەکانە، ینی سەرقاڵکردنی کوردە بەنامە بۆ محەممەد شیع سوودانی و لە لایەکی تر بووە پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان لەوێ قسە بکەن مەسلەیەکی کوردی هەرێ قووەت عیلەتە بڕێ. ئەگەر ئێمە قووەتمان نەبێ هیچمان پێ ناکرێت. دڵنیا بنەمەنە یەکەم گەڕەکە بێ و دە کۆتا گەڕەکیشە بێ. ئەم گێچەڵکردنە بەردەوامێ بێ. با ئێمە نەختێ ڕاستگۆتر قسە بکەین. یعنی کاری قیادی سیاسی دەبێت نامەکان زۆر گەرمتر بێ و نامەکان زۆر ڕوونتر بێ. بە حقیقەت دەبێت چی بکەن لایەنە کوردیەکان؟ لایەنە کوردیەکان دەبێت ئەو پەرلەمانتارانی کە لە بەغدان بە تێکڕا قسە بکەن. تەنها ئەوە ئەرکی دکتۆر شاخەوان نییە بە تەنیا، ینی 60 و قسوور ئەندام پەرلەمانمان هەیە ئێمە لە بەغدا. دەبێت هەمویان یەکدەست و یەک ڕەنگ بکشێنە سەر شەقام. ینی لە بیرمان نەچێ ئەمە مەسەرەن مەحافزی ئێستای سەپێنراوی کەرکووک بە وەکالات ڕۆڵێکی دیار و بەرچاویە لە واقع. یعنی ئێمە لە بیرمان دەچێت تۆ یەکەم جاریشی نیە لەم نەخێر یەکەم جار نابێت. من ئەمە کۆتاجارە بێ تا تەسەوری ئەو بکەین کۆتاجارە و کۆتایی پیات و نەخێر ئەوان بە بەیانی ئەمە مەسیجێکە بۆ کورد و مەسیجێکە بۆ تورکمانیش. دەبێت ئێستا کورد نەختی قووەت و هێزتری هەیە بە تورکمان داما ئەوەشیان لەمەگە وڵاتێکی تر لە سەران بێتە جواب.
بۆیە ئەمە لە کەرکووکە بەردەوامی خۆی هەیە و ئەمە هۆی هۆکارەکان کە ئەوەیە زیاتر لێکترازانی ناوماڵی کورد ناوماڵی کوردیەک نییە هۆکارەکانمان ئەوەیە کە بە حقیقت قیادی سیاسی کوردی لە دووسێ دیوانەیە باسم کە لە ناو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە دەبێت لایەنە کوردیەکان بە تێکڕا ینی ڕێکەوتنێکی استراتیژی بکەن و ناوچە دابڕێنراوەکان با هەرچەندێ خلافیشمان هەبێت لە هەرێمی کوردستان بەڵام لە ناوچە دابڕاوەکان دەبێت کۆبووین لەسەر هەموو بابەتەکان. باش بەڕێستەها ئەوەی کە ڕوویدا لە ئەنجامی ئەو گرژی و ئاڵۆزیە چەند کەسێکیش دەستگیر کراون لە خەڵکی گەڕەکەکە و دواتر ئازادکراون بەڵام هەڕەشەی ئەویان لێکراوە ئەگەر جارێکی دیکە لەسەر مافی خۆیان بێنە دەنگ بە مادەی تیرۆر دەستگیریان کەن ئەمە تا چەند مەترسیدارە کە خەڵکێکی بێچەک کە ئەوێت بەرگری بکە لە ماڵی خۆی بە مادەی تیرۆر ئەگەر هاتوو بێوێت دیفاعێک بکات ئەو کاتە بە مادەی تیرۆر دەستگیر بکرێت ئەمە تا چەند مەترسیدارە وەمە بەس چییە لەمە؟ بەڕاستی ئێمە لە دیدی ئەوانەوە تیرۆریستی ینی کۆی کورد لە دیدی ئەوانەوە جا ئەگەر داکۆکی لە ماڵی خۆی بکات داکۆکی لە ماڵی خۆی نەکات ئەمە ڕوئایەکە لە لای ئەوان ڕوئایەکی نەگۆڕە ئەو ڕوئایە لە لای حکومڕانێتی عەرەبی شۆڤێنی بە تایبەتی لە بیرمانەتی ینی عەرەبی کەرکووک زۆر شۆڤێنی لە بیری ناکەن چونکە مەسەلەن ڕەنگە مووسڵ یا ڕوومادی یا سەلاحەدین ئەویان لە بەرچاو بێ چونکانێک هەیە ئەهلی قیەم هەیە بەڵام ئەوانەی کە لەوێن قیەمیان نییە جگە لە شۆڤێنیەت زیاتر خۆ ئەمە یەکەم گوێچەڵیش نابێ بۆ ینی ڕەنگە ئێمەش کاتی خۆی لە حکومڕانێتی خۆمانە لەو سەردەمانی کە لە کەرکووک بووین هەڵەمان هەبوو بێ ئێستا ئەمە ڕنگدانەوەی هەڵەکان بێ لەسەر دانیشتوانی شاری کەرکووک بە تایبەتی میلەتی کورد. بەڵێ ئێمە سپاس دەکەین سەحات تەیفور چاودێری سیاسی لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان بووان بوویت دووبارە سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس.